جگە لە بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا گیان لە دەستدانیش لە سنوورەکە تۆمار کرا. دەڤەری ڕاپەڕین کە لە سەرەتای نەخۆشی کۆرۆنا و بە درێژایی چەند مانگێک تەنها 2 حاڵەتی تیادا تۆمار کرا، لە ئێستادا ئەم سنوورە لە قۆناغێکی هەستیاردایە. بەڵێ دۆخەکە مەترسیدارە، بەڵێ ڕوو لە زیادبوونە وەگەر وا بڕوە بەڕاستی و خستخانەوای لێ دێ سنتەرەکان جێگای نەخۆشی نامێنێ، بۆیە خەڵک ئەو کەسێک کە تووشی دەبێت بەڕاستی دەردێکی قورسە بۆ هەندێک کەس زۆر بە خراپی تووشی دەبێت. ئێمە سەردانی و نەخۆشان دەکەن کە لێرە لە ڕانی هەمانە بەڕاستی ینی حەز ناکەین خەڵکی تر تووشی ئەو وەزعبێ وەزعێکی زۆر ناخۆشە، دەردێکی قورسە. ینی جارێکە دەمەوێت تاکید بکەمەوە بەڕاستی خەڵک پێویستی بە خۆپارێزیە، خەڵک لە هەموو دنیایان حتا ئەو وڵاتانەی زۆر پێشکەوت و زۆر بەتوانان ینی وان لێهات لە فترەیەکدا توانای وەرگرتنی نەخۆشیان نەبوو، بۆی هەیە ئێرە ژوای لێبێ. حتا ئەگەر خەڵک دڵنیاش بێ لەوەی لەوانەیەکی بڵێ تازە خۆ لە کۆنتترۆل دەرچوو بۆچ خۆم پارێزم تووشی دەبم، حتا گەر واش بە ئینسان پێویستی بە خۆپارێزیە بۆی هەموو خەڵک تێگڕا لێککەدا تووشی نەبێ، چونکە تێگرا ژمارێک زۆر لێککەدا تووشی بوو خەستەخانە فریان ناکەوێ و کەسوکارەکەی خۆش فریان ناکەوێ چاودێریت بکە، یانەگەر لە ماڵک دوسێ کەس تێگرا تووشی بوو بەڕاستی بارێکی زۆر قورس دەبێت کەسوکارەکە ناتوانێت چاودێریت بکە. بەرزبوونەوەی ئامارەکانی کۆرۆنا لە سنووری ئیداری ڕاپەڕین مەترسی قۆناغەکە پیشان دەدات. بەرزبوونەوەی ئامارەکان لە کاتێکدایە هێشتا پابەندبوونی هاوڵاتیان لە ئیداری ڕاپەڕین وەک پێویست نییە و بازاڕ و شوێنە گشتیەکانیش گەرم و گوڕن. خەڵک ئێستا دەستیان شل کردووە لە دەستگرتن بە ڕێنمایە تەندروستەکان وەکو بەستنی ماسک و دەستکێش و هەروەها تێکەڵبوونی خەڵک لە شوێنەکان لە شوێنە گشتەکان بەتابەتی و ئێمە بەڕاستی وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین و خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین و بەشی نەخۆش و گازراوەکان دا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین کە دەست بگرن بە ڕێنمایە تەندروستیەکان بەتابەتی بەستنی ماسک و دەستکێش و دوورکەونەوە لە شوێنە قەرباڵەکان. بەڕاستی ئێستاش ڤایرۆسەکە لە ئاسێکی مەترسیداردا، بۆیە بەتابەتی ئەگەر ماڵێک حاڵتێکی پۆزەتیڤیان هەبێت، ئەگەر لە ماڵێکدا توشبوویەک هەبێت، پێویستە ئەو ماڵە بەڕاستی سەردانی هیچ کەسێک نەکەن و ڕێگە بە خەڵک نەدەن کە سەردانیان بکات. ئەمەش لە پێناو پاراستنی تەندروستی کەسوکاریان. خۆپارێزی خودی یاخود کەرەنتینەی خودی تەنها ڕێگای ڕزگاربوونە لە دەست کۆرۆنا. بە پێچەوانەوە هەمووان لە بەردەم ئەگەری توشبووندان بەم نەخۆشیە مەترسیدارە. کۆرۆنا ئەو پەتە بەربڵاوە جیهانیەیە، گەورە و بچووک وەک یەک دەکاتە ئامانج. هونە ڕەسوڵ گەلی کوردستان، دەڤەری ڕاپەڕین.